لایەنگرانی ترامپ لە میانەی کۆبوونەوەیەکدا لە ویلمینگتۆنی ویلایەتی کارۆلینای باکوور تین و وزەیان تێکەوت ئەو شوێنەی کە سەرۆک دۆناڵد ترامپ تێیدا دەرکەوت بۆ قسەکردن لەسەر پێشنیارێکی مشتومڕ لەسەر واتە دەنگدان لە ڕێگەی پۆستەوە و پاشان چوون بۆ بنکەکانی دەنگدان بۆ ئەوەی گەرکرا دەنگدەران جارێکی تر دەنگ بدەنەوە. ئەگەر لە ڕۆژی هەڵبژاردندا یان دەنگدانی پێشوەختدا دەنگەکانتان نەژمێردرا بڕۆن دەنگ بدەن، دواتریش لەبەر هەر هۆکارێک دوای ئەوە کە نابێت ماوەیەکی زۆر بخایەنێت و ئەنجامەکەی دەرکەوێت ئەوان ناتوان دەنگەکانتان قبول نەکەن چونکە ئێوە دەنگ دەدەن تەنیا دەبێت دڵنیا بن لەوەی کە دەنگەکانتان دەژمێردرێت. ترامپ کە پێشتر وتبووی و دەنگدان لە ڕێگەی پۆستەوە دەبێتە هۆی ساختەکاری لە دەنگداندا لە ڕێگەی زەنجیرێک تویتیشەوە پەیامەکەی دووپات کردەوە کە تویتر وەک پێشەلکردنی سیاسەتی دەستپاکی مەدەنی ناوی برد لەبەر ئەوەی لەوانەیە خەڵکان بدات کە دووجار دەنگ بدەن. دەنگدان لە جارێک زیاتر لە ئەمریکا یاسایی نییە. زۆربەی ویلایەتەکانیش دەنگدان لە ڕێگەی پۆستەوە بە باش دەزانن وەک ڕێگەیەکی سڵامەت و پارێزراو لە کاتی پەتای کۆرۆنادا. ئەم وتانەی ترامپ لەلایەن ڕەخنەگەرانەوە ئیدانەکرا لەوانە جۆ بایدن بربژێری سەرۆکایەتی دموکراتەکان کە ترامپی تۆمەتبار کرد بە لێدانی سیستمی هەڵبژاردنی ئەمریکا. پێم وایە هەموو ئەمانە پلان ڕشتنێکە بۆ دروستکردنی ئاژاوەیەکی زۆر کا بڵی دەرەنجامی هەڵبژاردنەکان هەرچی بێ گرنگ نییە و ئەنجامەکان نادیار دەکرێن. مەبەستم ئەوەیە و پێم وایە دەبێت ئەوە هۆکارەکەی بێت چونکە ئەوەی ئەو دەیڵێت و ئەو شتانی ئەو دەیکات هیچ سەرۆشێکی تر کە من ئاگام لێی بێت لە مێژووی ئەمریکادا تا ئێستا ئەنجامی نەداوە. شتێکی تری پێکەنیناوی نایاسایی و نەشیا و لەو شتانەی کە پێشترش وتوێتی. کەیڵی مەکئێنەی سکرتێری ڕۆژنامەوانی کۆشکی سپی بەرگری لە قسەکانی ترامپ دەکات. سەرۆک دەیەوێت مافی دەنگدان بداتنەوەک بێبەشیان بکات لەو مافە. مەبەستی ئەو کۆمەنتانەش کە کردوێتی ئەوە بووە. بەڵام بەرپرسانی هەڵبژاردن و شرۆفەکاران نیگەرانن لە کاریگەریە شاراوەکانی ئەم تویتانە لەسەر ناوەندەکانی دەنگدان. I think what the president and what the press secretary are missing. من پێم وایە ئەوەی سەرۆک و سکرتێری ڕۆژنامەوانی ئاماژەی پێ ناکەن ئەو بێسەروبەریەیە کە وا دەکات ژمارەیەکی بەرچاو لە خەڵک کە پێشتر لە ڕێگای پۆستەوە دەنگیان داوە جارێکی تر لە شوێنەکانی دەنگدان خۆیان دەرخەنەوە چونکە سنتەرەکانی دەنگدانیش ئامادە نەکراون بۆ دەنگدان. دەزانن کە خەڵکیش بە لێشاو دێنە ئەم سنتەرانەوە. ئەوەی دروست دەبێت پرۆسەیەکی درێژترە بۆ پشکنین واتە سەرەیەکی درێژتر خەڵکەکەش ناتوان دەستیان بگاتە ئەو زانیاریانە کە ویستویانە. فەیسبوک ڕایگەیان ئەو پۆستانەی کە ڤیدیۆی ئەو وتانەی ترامپی تێدایە لەسەر دەنگدان بە شێوەی دووجاری لا دەبرێن مەگەر ئەوەی پۆستەکان ڕاست بکاتەوە کە لەبارەی ساختەکاری دەنگدەرانە.